لجوانرو به آمدبونا به هزاران کسان خلکن باجار و زبرن دنین پارێزگەها کرماشانێ ئاگرێ نەورۆزی هاتە پێخستن کەچ و خۆرتن باژار بەجول و بەرگێن خۆین کوردی دیلانە نەورۆزێ گەڕاندن. ئەف شاهی ئێوارە یەکشەمبێ لە دەبەرە کەچەلاوە برێبەچوو هەژمارەکەژی کەچ و خۆرتن باژار خەتیرێن ئاگر بلند کردن و ئاگرێ نەورۆزێ بخستن. خەرێ نوێ شاهیە دبێژم کو دێ پێشبینیکردن نێزیکی 20,000 کەسان دەبێ شاهیە نەورۆزێدا بەشداری کردبن. لەگۆری زانیاریên ڕووداوێ هێن کەسێن توندرە و یەن ئۆلی چوونە وێ دەبەرێ و خواستنە کو ڕێ لەبەر شاهیە نەورۆزێ بگرن لێ خەلکێ ڕێ لەبەر وان گرتیە. وڵاتی دبێژن کو ji ber hatina meha Remezanê îsal zûtir agirê Newrozê hilkirine. ئیمساڵ نەورۆز وە خاتری مانگی بارەکی ڕەمەزان لە ساڵانی قبل زووتر شومان کردێ وەکو دایکێ پیرۆزبایی ئەەکەم لە هەموو کورد و کوردستانیە. پیرۆزبایی سەری ساڵی نوێی کوردی واتە ساڵی 2724 کوردیەکەم بە هیوای ساڵێکی پڕ لە مزگەن و پڕ لە بەختەوەری بۆ هەموو لایەک بە هیوای لاچوونی خەم و کەسەرەکان بەگشتی. ساڵی تازتان موارەکە ئینشەڵا ساڵێکی پڕ لە خۆشی و شادیتان بێ نەورۆزتان پیرۆز. سڵاو خدمەتە تەکتەکتان من لە شارە گاوارەوە هاتمە نەوروزتان پیرۆز هاتمەسە ناو شاری جوانڕۆ مەراسمە جەشنە نەوروزی دەرن. ئومیدوارم ئیوەی بتوانین باین